جێڕانەوەی ماف بە مەرجی چاکسازی تۆ لەسەرم وشەیە یام کەمپینە چ شتێک و هەیە ئەگەر بێڵێیت ئەمە ئیفراجی شەرطی ینی ئازادکردن بە مەرج من پشگیری یەکەم چونکە ئەو قانونی بنەماکانی دادبینی سزایی کە باس لە ئازادکردنەکە بە مەرج ئەوە دەسەڵاتی داوە بە دادگا ئەو ئازادکردنە بکات لە ناوی کۆمەڵێک مەواد هەیە جەریمە هەیە مەهەنێت تاوان هەیە کە بەدەرن لەوەی کە بە ئیفراجی شەرطی اینجا ئەو قەزیەی کە بەغەڵەت لێک نەدرێتەوە حەقی خۆیەتی متهمەکە بەشی چکە لە ناو راپۆرتی لەسەر ئەدرێت لەوێ داواکاری گشتی تایەوە ئیدارەی سجن ئەو ئیسلاحیە هەیە لەوێ چاکسازی ئەوان ئەگەر سەیرەکەن سلوکی ئەم کەسە بەرەو باش چووە و یعنی گەشتۆتەوە قەنەعەتەی ئیتر ئەمە کەسێکی بەکەڵکە و بگەڕێتەوە ناو ماڵ و مناڵی خۆی بگەڕێتەوە کۆمەڵ لە ساڵێکە 3 مانگی حەقە بیدەنێ لە ئەگەر تەمەنی لە 18 ساڵ بەرەو ژوور بوو کە حکوم درراوە و لە ساڵێکە 4 مانگیش حەقیدەن بە ئەوەی کە لە تەمەنی لە 18 ساڵ کەمترە ئەگەر تەدبیرەکانی کە پێی درراوە ئەمە بابەتێکە نابێ غەڵەت لێک بدرێتەوە من ئێستا بینم لە مەحاکمی خۆمان لای خۆمان لێکدانەوەی غەڵەتەکەن بە تایبەتی بۆ قەزیانەی کە علاقی بە ئێرهاب هەیە لێکدانەوەی غەڵەتی بۆ کراوە چکە ئیسtisناەکان علاقی بە ئەمنی خارجی هەیە دوای علاقی بە قانونی عقوبات هەیە قانونی عقوبات محددە وەکو بیرکاری وایە ژمارەیە توانیت لەگە ژمارە تەعامل لەگەڵ ژمارەکەی لە هەر وەختێکی شاکێشە دروست بوو ئەبێ لێکدانەوەی قانون بۆ لایەنی متهم یا گومان لێکراو بێت